خواهی گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزا دەفەرمێ إن الذين آمنوا وعملوا الصالحات أولئك هم خير البرية أو كساني كإيمان دارن إيماني راستقينيان بخواهي گەورە هێناو بە تەنها دەیپەرستن ئیمانی ڕاستەقینەیان بە پێغەمبەری خوا هێناوە صلی الله عليه وسلم شوێنی سونەتەکانی دەکەون و خۆیان لە بیدعە و خورافیات دەپارێزن واتە ئەو کەسانی کە ئیمانیان هەیە و کردەوەی چاک دەکەن کردەوەی چاک چییە؟ وعملوا الصالحات کەواتە لەگەڵ ئیمانەکەتدا دەبێت چاکەت هەبێ چاکەت ئەبێت دوو مەرجی تیا بێت دوو مەرجی سەرەکی یەکەم لەبەر خاتری خوا ئەنجامی بدەی دووەم مخالفەی شەرعی خوا نەبێ مخالفەی قورئان و سونەت نەبێ واتە ئەگەر شتێکت کرد بە عەقڵی خۆت بۆ خوا کردت بەڵام پەیوەندی بە خواوە نەبوو چاکە نەبوو ئەو خوای گەورە قبوڵی ناکە و چاکە نییە جا ئەو کەسانەی کە ئیماندارن لەگەڵ ئیمانەکەیانە چاکە و خێریان هەیە ئولائیکە هم خەیر البەریە ئەوانە باشترین چاکترین پاکترین دروستکراوی خوان باشترین دروستکراوی خوا پاکترین دروستکراوی خوا بەڕێزترین دروستکراوی خوا خوا دەفەرمێ ئەو کەسانەی ئیماندارن و چاکەیان هەیە الحەمدولله کە ئێمە دەگرێتەوە سپاس بۆ خوا داوا ئەکەم لە خوای گەورە میهرەبان بەردەواممان کات بەڵام لە بەرامبەردا بە کافرەکان دەفەرمێ ئولائیکە هم شەڕ البەریە ئەوان خراپترین دروستکراوی خوان پیسترین دروستکراوی خوا بێ باوەڕەکانن پاکترین و باشترین و چاکترین و بەڕێزترین دروستکراوی خوا ئیماندارە دەی سپاسی خوا بکە کە تۆ بەڕێزترین دروستکراوی خوای گەورەی والله ئەوەی ئیمانی نەبێ هەزار شەهادەی بەرزی هەبێ و هەر چەندێ دەوڵەمەند بێ و دەسەڵاتدار بێ کە ئیماندار نەبوو لای خوا خراپترین مەخلوقی خوایە والله ئەوەش ئیماندار بێ و چاکەکار بێ هیچی نەبێ نە پارە نە دەسەڵات نە شەهادە هیچی نەبێ بەس تەنها ئیمانداری بۆ چاکەکار بێ لای خوا باشترین مرۆڤە باشترین دروستکراوی خوایە و پاکترین دروستکراوی خوایە کەواتە ئەوە ئیماندارە ئەگە پێت خۆشە باشترین دروستکراوی خوابی پاکترین دروستکراوی خوابی بەڕێزترین دروستکراوی خوابی ئیمان بهێنە و چاکەی لەگەڵا بکە تەنهاوە نابێ بڵێ ئیمانم هەیە و تەواو هەموو کافرێک باوەڕی بەخوا هەیە فیرعەونیش لە دڵەوە یەقینی بەخوا هەبوو بەس خوا لێوەرد نەکرد چونکە بە زمان دەری نەبڕی وەڵام من دڵم پاکە نوێژ ناکەم بەس دڵم پاک نەخێر خوای گەورە دەفەرمێ ئەوانەی ئیماندارن و عەمیلوا الصالحات چاکەی شەکەن لەگەڵ ئیمانەکەیانە ئەگەر ئیمانەکەت چاکەی لەگەڵا نەکەی تۆ نابیتە باشترین مەخلوقی خوا